دۆخش خراپدا وانی وەس بەحام کرێتیوە نەگرن. کاروان نزیکەی 10 ساڵە لە خانووی کرێدایە و خاوەن 4 منداڵە. وەکو خۆی دەڵێت ژیانی کرێچێتی زۆر زەحمەتە و ئەو داهاتەی مانگانە کۆی دەکاتەوە بە ئەستەم دەتوانێت کرێی خانووەکەی پێدابین بکات و بژێوی ژیانی ڕۆژانەی خێزانەکەی پێپەیدا بکات. من وەکو هاوڵاتێکی کرێتی نزیکەی 10 ساڵە کرێتیمە بەڕاستی وەزعی کرێتی لەو پەڕی خراپیدایە، یعنی بەگشتی بە عام خەڵک وەزعی زۆر خراپە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەن ئەوەی لە ڕابردوو بوو ئەوە ڕۆی، بەڵام هیوادارن لە ئایندا دۆخی کرێنشینان بگۆڕن. سەرۆکی لقی هەولێری کۆمەڵەی کرێنشینانی کوردستانیش ڕایگەیاند لە ئایندەیەکی نزیکدا وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن زیاتر لە 9,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست دەکات. زۆرینەی یەکەکانیش دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەوە. باز لە دروستکردنی 9,004 یەکەی نیشتەجێبوون دەکرێت لە هەرێمی کوردستان دابەش قەزا و ناحیەکان و شارەکان دەکرێت. ئێمە دەمانەوێت زۆرترین خەڵک لی سوودمەندبی کە خەڵکی مستحقە. ناکری مەسەن تۆ فۆرمەک بڵاوکێەوە خەڵکەک بێ لە دەرەوەی وڵات فۆرم پڕکاتەوە. بەپێی ئەوەی کە پێشترێ ئەو پرۆژانە زیاتر لە دهۆک و لە شاری هەولێر کرایە و ئەو جارەی پشتی شێر بەر سلێمانی و هەڵەبجە و دهۆک دەکەوی. بە جۆرەی ئامارێکی کۆمەڵەی کرێنشینان لە هەرێمی کوردستان زیاتر لە 25,000 خێزان کرێنشین و خۆیان لە کۆمەڵەکە تۆمار کردووە. ئەمە جگەلەوەی ژمارەیەکی زۆری دیکەش لە هیچ کام لە سەنتەر و کۆمەڵەکانی تایبەت بە کرێنشینان خۆیان تۆمار نەکردووە.